یاریەکانی هەفتەی چوارەمی خولی پلە دوی کوردستان و لە کۆمەڵی یەکەم ئاسۆ لەسەر یاریگای خۆی لە شاری هەولێر پێشوازی لە بەردەڕەش کرد. هەردووتی بە بەهێزیەوە هاتنە نێو یاریگا و ئامانجی سەرکەوتنیان هەبوو. ئاسۆ تاکە خاڵێکی هەبوو بە دوای یەکەم بردنەوەدا دەگەڕا. بەردەڕەشیش بۆ درێژەدان بە سەرکەوتنەکان. لە خولەکی 21 مەڕوان ئەحمەد توانی بربەستی یەکسانی بشکێنێت و بەردەڕەش بە گۆڵ یەکەم لە یاریەکە پێش بخات. هەردوو تیپ ئاستیان لە یەکۆ نزیک بوو، هێرشەکانیان ئاڵ و گۆڕ دەکرد. نیوە یەکەم هەر بەم ئەنجامە کۆتایی هات. لە نیوەی دوم بەردەڕەش پارێزگاری لە گۆڵەکەی دەکرد و هەوڵی گۆڵی دووەم و دڵنیایی دەدا. ئاسۆش بە دوای گۆڵی یەکسانی و وێڵ بوو. لە خولەکی 91 ئیهاب مەحموود ئەنجامەکەی بۆ بەردەڕەش دوو هێندە لێ کرد. لە خولەکی 96 حەسەن فەلاح بە لێدانی ڕاستەوخۆ گۆڵ یەکەمی بۆ ئاسۆ تۆمار کرد، بەڵام یاری بە دوو گۆڵ بەرامبەر گۆڵێک بە سوودی بەردەڕەش کۆتایی هات. ئەمە سێمین ساڵە ئامانجمان ئەوەیە بگەینە خولی پلەیەک بەهۆی نەبوونی یاریگا. چەندین ساڵە هەوڵ دەدەین یاری بکەین و بۆ سەرکەوتن، بەڵام خۆتەن زان دو ساڵەکە یاریگامان نوێ کراوەتەوە. دایم لەو تیپانەینا لە بۆ پێشەنگ یاری دەکەین و بتوانین بپڕنەوە بۆ خولی پلەیەک. ئەلحەمدولیللاهش توانیمان بە جهودی یاریزانەکان یاریێکی باش ئەنجام بدەین. هەرچەندە یاریەکە تۆزە گرژی تێدا بوو و خۆتان دەزان ئەو یاریگایە بە کەلکاریکردنیش نایە. ڕاستی ئێمە وەکو یانی ئاسۆ نەناوەکەم ناو یاریزانان لەو ئاستەنینەکە یان لەم شوێنەی نەکەێستا تێدان خاونیە خاڵین، بەڵام ئەمڕۆژ یارەکەم لە سەرەتای یاریەکە لە ئەنجامی 0-0 نازان چی بڵین، ئەوە نابتە بەهانە، بەڵام 0-0 پەناردێکی 100% بۆی منە ژیراوە. دواتریش ئەنجامەکە گەلە 0-1 لە بەرژەوە دیمە کۆتاییدی حتمەن، بەڵام ئەوەش نابێ بکەینە بەهانە و ئاسمەوە پێویستنەوە. بەڕاستی هیوادارم لە یاریەکانی داهات و بتوانین سەرکەوتن بەدەست بێین. بەم سەرکەوتنە بەردەڕەش بە تۆمارکردنی سێ سەرکەوتن و نۆخاڵ لە پێشەنجی کۆمەڵەکەیەتی. ئاسۆش تووشی سێ شکست هاتووە و بە یەکسانیەک و تاکە خاڵێک لە کۆتایی ڕیزبەندی کۆمەڵەکەیەتی. حوسێن محەممەد کەناڵی پێم هەولێر.